ماچاکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەمان پێ دەکا و پێمان دەڵێ باوکان و دایکان ئەبێ لەگەڵ مناڵەکانتانە بە چی ئیسلوبێ بە چی شێوەیەک لەگەڵ ئەم منداڵانە قسە ئەکەن. زۆر جار ئێمەی باوک ئێمەی دایک چونکە ئەوەی کە شەرع دایناوە بۆمان لەوە لامانداوە منداڵەکانمان نەبینین هەندێکیان لارن چونکە ئەبێ ئێمە لە خۆمانە دەست پێ بکەین. منداڵەکەم بۆچی بە قسەم ناکا، کوڕەکەم بۆچی بە قسەی من ناکا، کچەکەم بۆ بە قسەم ناکا. ئەبێ لە خۆم بپرسم ئایا خەلەل لە منە یان لە ئەو؟ ئەگەر لە منە با من خۆم چاکەم، ئەگەر لە ئەو شەبا من ئوسلوبێ بەکاربێنم ئەو وای لێ بکەم بە قسەم کا. چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام إن الرفق لا يكون في شيء إلا زانه. هەر شتێ نەرمونیان بێ ئیلا جوانی دەکا، ئیلا ڕێکیەکە، ئیلا باشتر و چاکری دەکا. هەتا پێ دەکرێت لەگەڵ منداڵەکانتدا بە نەرمونیانی بە، چونکە نەرمونیانی ئیشەکانت بۆ ئاسانەکە، ئیشەکانت بۆ ڕێک دەخا، منداڵەکانت دێنێتە سەر خەت بۆ ئەوەی بە قسەی تۆ بکا، چی باوک بێ و چی دایک بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لا ينزع من شيء إلا شانه. هیچ شتێک نییە لا بدا و قسەت نەکا و بڕوا ئیلا کە تۆ لا دەدەی لە نەرمونیانی. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ إن الله يحب الرفق في الأمر كله. واتا پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام خوای گەورە پێی خۆشە لە هەموو کار و کردەوەکاندا هەمووی نەرمونیان بی. ئازیزانی خۆشەویستان، نەرمونیانی ئەتوانی هەموو شتێکت بۆ ڕێدەخات. تەرازویەکە لە ژیانتا بە نەرمونیانی، ئەوانەی زبرن لەگەڵ تا تۆ نەرمونیان بە، ئەوانەی تووڕەن لەگەڵ تا نەرمونیان بە، ئەوانەی کە باست ئەکەن نەرمونیان بە، ئەوانەی خراپەکارن لەگەڵ تا نەرمونیان بە. ئەو نەرمونیانەی تۆ دەیان کوژێ، ئەو نەرمونیانەی تۆ ئەبێتە شتێک لای ئەوان ناتوانن بەرامبەر نەرمونیانەکەی تۆ، چونکە زبر بە زبر ئیسفادەی نییە جوابی دەیتەوە. سێر پێغەمبەر گیان کە عەلەیهی الصەلاة وەسەلام دەوروبەرەکەی هەموویان پێغەمبەر ساحرە، پێغەمبەر محەممەد ساحرە، محەممەد جادووە، محەممەد هەموو شتەکان. بەڵام کاتی ئەچوونە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەنە نەرمونیان بوو. کاتێک گفتوگۆی دەکرد بەرامبەرەکەی ڕاستە و خۆیمانی هێنا، ڕاستە و خۆشایەتمانی هێنا، چونکە پێغەمبەری خوا نەرمونیان بوو، تووڕەیی نەبوو، ئیلا تووڕەیی لەسەر دین نەبێ غەیری ئەوە نەبوو. بۆیە ئێمە زۆر جار دوو قسە بکەین سێم قسەمان تووڕەیە، ئەمە بەڕاستی لە سیفەتی ئیماندار نییە. چونکە خوای گیانە فەرمێ ئەو کەسەی کەوا نەرمونیانە لە هەموو کار و کردەوەکانی هەموو ژیانی ئەوە خۆشەویستی خوایە. ئەگە تەماشاشکەین پێغەمبەری خوا فەرمێ إن الله رفق يحب الرفقة. واتە نەرمونیانی سیفەتێکە خوا خۆشی ئەوێ. و ئەفەرمێ ويعطى على الرفق، و هەموو شتێکت پێدا خوای پەروەردگار بە نەرمونیانی. و ئەگەر لەگەڵیشی دا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام ما لا يعطي العنف، و هەمووی بە تووڕەیی خوایشت پێ نادا. ئەگەر نەرمونیان نەبی، تووڕە بیت، ئەگەر ژیانت بە تووڕەیی بێ، خوا ئەوانە تێواش یاواش لێ دەسێنێتەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام و هیچ دەست ناکەوێ بەوەی کەوا نەرمونیان نەبی بەڵکو زبر بی. کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دایکە عایشەی فەرمووی بە دایکە عایشە خوای گەورە ئەوەی خۆشگەرەکە کەوا سیفەتێکی تیابێ نەرمونیان بێ، و پاشانش فەرمووی ئەوەیشی خۆشگەرەکە کەوا بەردەوام بێ لەسەری. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ إذا أراد الله بأهل بيت، ئەگە خوا بێتی بە ماڵێک خەیر و چاکەی بۆ بکە، خەیری تووشکە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم أدخل عليهم الرفق، نەرمونیانی خاتەو ماڵە لەسەر خۆیی، سەبر و تەحەمولێکی زۆر. ئەو ماڵە خوای گەورە یەکێ لە بەرەکەتی ماڵەکە ئەدا نەرمونیانیە. هەرچی ماڵێک نەرمونیانی تیابێ ئاسوودەیە، بە ئاسوودەیی دەڕوا، بەوە دەڕوات کەوا ئەتوانی هەموو ژیانی بە جوانی و بە چاکی ڕێک بخاتەوە تیایدا. و ئەفەرمێ ئەنەس ڕەضا و ڕەحمەتی خوای لێ